گاز وای لێ کردوینە کە نرخی ئەمپێری بەرز بێتەوە بۆیە داواکارین لە ئیداری شاری سلێمانی چەندەها جار نووسراومان کردووە کە ئەم گازە دابەزێت نرخی گاز دابەزێت نرخی ئەمپێری دابەزێت بەڵام ئێمە کارکردنەکەمان بۆ نمونە لە مانگی 7 و 8 تا 24 کاتژمێر شەو ڕۆژەکە 90 کاتژمێر مۆلیداتی ئەهلی ئیشی کردووە یعنی ئەگەر بەم شێوازە بڕوا لەوانەیە ئەو مۆلیدەی کە 90 کاتژمێر ئیشی کردبێ خاوەنەکەی نەتوانێت ئیدامەی بە ئەو کاتێک شێ زەرەومەند دەبێت تەنانەت هاوڵاتی و خاوەن مۆلیدەکە کە بێکارە بابێت بەپێی ئەو گرێبەسەی کە لێنەوان ئێمە و لایەنی پەیوەندیداردا هەیە نرخی ئەمپێر بەپێی نرخی ڕۆژانەی گاز یاری دەکرێت هەر بەپێی ئەو نرخە دەبێت ئەم مانگە 49 دیناری عراقی بۆ یەک کاتژمێر دیاری بکرێت بەڵام لیژنەی ناوبراو بەبێ گوێدانە ئەو گرێبەستەی ڕای نوێنەرەکانی ئێمە ئەو گرێبەستە و ڕای نوێنەرەکانی ئێمە تاگلایانە بڕیاریان داوە کە 46 دیناری عراقی بۆ کاتژمێرێک دیاری بکرێت بۆیە ئێمە وەکو کۆمەڵەی مۆلیدە ئەهلیەکان بە لە بەرچاوگرتنی بەرژەوەندی بارودۆخی هاوڵاتیان و شارە خۆشەویستەکەمان ئەگەر بەم شێوەی ئێستا هەموو مانگێک ئەرکی بارگرانی خەڵک بخەنە سەرشانی ئێمەش ناتوانین لە کارەکانمان بەردەوام بین چونکە تواناکانی ئێمە سنووردارە داواکارین بە هەموو لایەک هاوکاری یەکتر بین